بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. همو خلقي سر زوي دابش دبن بو سێ جۆر تەواوی مرۆڤایەتی هەتا قیامەت لە ئادەمەوە هەتا خاتەم و هەتا قیامەت دابش دەبن بۆ سەر سێ جۆر مرۆڤ. جۆری یەکەمیان ئەنناجیحون، ئەو کەسانن کە کەسانێکی سەرکەوتون لە ژیاندا، هەوڵیان داوە، ماندووبوونیان چەشتووە، شەونخونیان بینیوە، ڕەنج و تەقەلای خۆیان داوە، خوای پەروەردگاری ئەلعەدلیش کەس ڕەنج بە خەسار ناکات لە دنیادا. هەوڵیان داوە خوێندوویانە، بڕوانامەی باڵایان بەدەست هێناوە، هەوڵیان داوە لە ڕێی سیاسەتەوە، لە ڕێی بڕینی پلەکانی سەربازیەوە گەیشتوونە پلەی باڵای وڵات، کاربەدەستی گەورەن یان پلەی گەورەی سەربازی و عەسکەریان هەیە، یان کەسانێکن ئەو سەرکەوتوانە دەوڵەمەندن لە بواری بازرگانیدا، هەوڵیان داوە، کار و کەسابەتیان کردووە، خوای گەورە دەرگای ڕزق و ڕۆزی لێ کردوونەوە، زۆر دەوڵەمەند بوون، کەسانی ناودارن لە بواری بازرگانی و کار و کەسابەتدا. یاخود کەسانێکن کەوا کەسایەتی بەرزی کۆمەڵایەتیان هەیە، خاوەنی شەخسیەت و حرمەت و پێگە و پلەن لە ناو خەڵکە، قسەیان وەردەگیرێ، سوڵح لەسەر دەستیان دەکرێ، خەڵک احترام و ڕێزیان بۆ دادەنێ. کەسانێکن کەوا خۆشگوزەرانن، ماڵی خۆشیان هەیە، کەلوپەلی گرانبەها و وەسائلی خۆشگوزەرانی لە ناو ماڵەکانیاندایە، ماڵ و مەتبەخیاندا ئێمە گەرم و گوڕ و بۆن خۆشە، سفرەیان ڕازاوەیە، پارووی کەم ناخۆن، گیرفانیان خاڵی نییە، هاوسەریان باشە، منداڵیان باشە. ئەمانە کەسانێکن زەرەریشیان بۆ خەڵک نییە، ئەمانە سەرکەوتون لە ژیاندا، بەڵام بەداخەوە ئیمانیان نییە. ئەگەر ئەمانیان هەموو هەبوو، یان کەسێک ئەو پلە سەرکەوتوانەی بڕی، بەڵام ئیمانی نەبوو بە خوای پەروەردگار، ئیمانی نەبوو بە ئیسلام، ژیانی دنیای خۆش دەبێ، ژیانی دنیای بە مرتاحی دەباتە سەر، چونکە زەرەری بۆ خەڵک نەبووە، بەڵام خۆی بێ ئیمان بووە. ئەمە چونکە ئیمانی نییە، سەرکەوتووی دنیایە، بەڵام تێدا چووی قیامەتە پەنا بە خوای پەروەردگار، کە دنیای بەجێ هێشت، کە دنیاش هەمووی هەرخۆشی نییە، بەڵام بە ڕووکەش لە چاو خەڵکی ترە، خەڵک پەنجەی بۆ درێژ دەکەن، ئاماژەی پێ دەکەن، ئەڵێن بەڕاستی فڵان کەس سەرکەوتوو بوو، زۆر چاک خوێندی، مەردانە خوێندی، تا بڕوانامەی باڵای بەدەستهێنا، بەڕاستی فڵان کەس بەجەرێک بوو، کون لە جەرگیانە بوو، لە بواری سەربازیدا لە پێشمەرگایەتیەوە گەیشتە فەرماندەی گەورە، لە بواری سیاسیدا چاق قۆناغەکانی بڕی، هەتا گەیشتە لوتکەی حیزبەکەی یان سەرکردایەتی حیزبەکەی. لە ڕووی کۆمەڵایەتی وەڵام فڵان کەس دیواخاندار بوو، بەخوا بە گوفتی شیرینی، بە قسەی ڕەوانی، بە دڵی پاکی، بە نان و خوانی کەسایەتیەکی بەرزی کۆمەڵایەتی بۆ خۆی دروست کرد، هاوسەری باشی هەبوو، منداڵی باشی هەبوو، ئەمانەی هەموو هەبوو، خۆ ئەمانەش هەمووی تا بەدەستیان دێنی گرفتی یەکجار گەورەیان هەیە. ئەو سەرۆت و سامانە تا دەوڵەمەندێک بەڕەوا کۆی دەکاتەوە، هەروە بە ئاسانی کۆ نابێتەوە، مەینەتی خۆی هەیە، شەونخوونی خۆی هەیە، ڕەنجاندنی خۆی هەیە، بەڵام لەبەر ئەوەی بەداخەوە بڕوایان بە قیامەت نییە، هەر ئەو مەسافە خۆشگوزەرانی دنیا کە وتم زۆر بەشی خۆشگوزەرانی نییە، بەڵام بەڕووکەش لە چاو زۆربەی خەڵکی سەرزەویدا ئەڵێن ئەم فڵان کەسە کەسێکی سەرکەوتوو بوو، کەواتە سەرکەوتووە، بەڵام چونکە بڕوای بە قیامەت نییە، ڕەنجەڕۆی قیامەتە. جۆری دووەم ئەلموفلیحون، ئەو کەسانەی سەرفرازن. جا سەرکەوتن لەگەڵ سەرفرازبوون دووشتی لێک جیاوازن. هەموو سەرفرازێک کەسێکی سەرکەوتووە، بەڵام شەرد نییە، مەرج نییە هەموو سەرکەوتوویەک کەسێکی سەرفراز بێ. تەنانەت هەر لە بواری دنیاییشدا دەکرێت کەسێک مامۆستای زانکۆ بێ، پرۆفیسۆر بێ، بەڵام دەروونێکی نامرتاحی هەبێ، کەواتە لە ڕووی ڕووکەشەوە لە بوارەکەی خۆیدا سەرکەوتووە، بەڵام بڕوا کە سەرفراز نییە، ژیانی خۆش نییە، دڵ و دەرونی مرتاح نییە.
کەسێکی تر لە ڕووی بڕوانامەوە باڵایە، لە ڕووی پارەوە زۆری هەیە، کۆمپانیای گەورەی هەیە، بەڵام ئەمە هەر سەرکەوتووە لەو بوارەی خۆیدا، بەڵام لەبەرەوەی هاوسەری لە ماڵەوە باش نییە، کەسێکی سەرفراز نییە، هەست بە ئاسوودەیی ژیان ناکە. منداڵەکانی خراپن، ژیانیان لێ کردووە بەژان، ئەگەر چی خەڵکی بەڕووکەش بە کەسێکی سەرکەوتووی لە بواری ژیاندا دەزانن. بۆیە هەموو سەرفرازەکان کەسانی سەرکەوتون، بەڵام ناکرێ شەر نییە هەموو کەسێکی سەرکەوتوو کەسێکی سەرفراز بێ. بزانین چێ سەرفرازە؟ لە مانگی پڕبەرەکەتی قورئانداین، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا، لە زنجیرە باسی یاددا، یادی خۆم و ئێوەی ئامادەبوانی مزگەوت، ئێوەی بینەرانی ئەم زنجیرە باسە و ئەم وتارە لە زنجیرە باسی یادا با یادی خۆمانی بخەینەوە. چێ یادمانی بخاتەوە؟ ڕەب العالەمین لەکوێدا؟ لە قورئانە پڕ بەرەکەت و بەخشەکەیدا. با بچینە خزمەت قورئان بزانین خوای پەروەردگار چێی بە سەرفراز ناو بردووە. هەر کە لاپەڕەکەی قورئانت کردەوە دوای سوورەتی فاتحە، لەم بەرەوە سوورەتی ئەلبەقەرە هەیە. سوورەتی ئەلبەقەرە بە صیفاتی سەرفرازان دەست پێ دەکات. الذین یؤمنون بالغیب، یەکەم خاڵی سەرفرازان ئەوەیە ئیمانیان بە نادیارەکان هەیە، خوای پەروەردگاریان نەبینیوە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی هێناوە، فەرموویەتی خوای تاق و تەنها هەیە، بڕوایان بە پێغەمبەران هەیە، ئەوەی بە چاوی پێغەمبەر بینراوە، ئەوەی بە گوێی پێغەمبەر لە وحیەوە بیستراوە، بە پێغەمبەرانی پێشوو وتراوە، ئەهلی ئیمان بڕوایان پێیەتی، با بە چاویش نەمدی بێ. بڕوایان بە فریشتەکانی پەروەردگار هەیە، بڕوایان بە ڕۆژی دوایی هەیە کە غەیبە. الذین یؤمنون بالغیب، چونکە صادقی ئەمین کە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ سەرجەمیان لە ئادەمەوە تا خاتەم هەمویان صادقی ئەمین بوون، ڕازگۆ بوون، قەت بە دەم خوای پەروەردگار و نەعوذ بالله درۆیان نەکردووە، پەیامی خۆیان بە حەق و بە ئەمانەت گەیاندووە، ئیماندار بڕوای پێیەتی. الذین یؤمنون بالغیب، ئەوانەی خاڵی یەکەم کە مای سەرفراز بوونە ئەوەیە بڕوات بە غەیب هەیە، بەو خوای کە لە دنیادا بە چاو نەتبینیوە، بەڵام هەموو چرکەیەک و نانوە چرکەیە کەمتر لە چرکە دەسەڵات و عەزەمەت و مەخلوقاتی خوا دەبینی کە هەمووی بە ئاشکرا قسەت بۆ دەکا، ئەڵێ من ئەڵڵا دروستی کردوم، ئەو خوایەی کە تاقە تەنهایە بێ هاوبەشە، تەنها خۆی هەبووە و تەنها خۆی دەمێنێتەوە. ويقيمون الصلاة، خاڵی دووەم ئەو کەسانە سەرفرازن کەوا ئەهلی ڕاگرتنی نوێژن، یعنی نەگوێ نوێژ دەکەن، بەڕاستی نوێژ خوێنێکن، کاتێک کە نوێژ دەکەن بەرهەمی نوێژەکەیان دیارە بە خۆیان و بە دەوروبەر و بە کۆمەڵگاوە. سێیەم ومما ڕەزەقناهم ينفقون، کەسانی دەست دواڵان، دڵواڵان، نەفسی پیسیان وەلاناوە، بوخل و غەش و حقدی ناو دڵیان وەلاناوە، بەچی؟ مما ڕەزەقناهم ينفقون، بەوەی پەروەردگار پێی بەخشیون ئەوانیش دەبەخشن. مما ڕەزەقناهم دەکرێ ماڵ بێ، خوا ماڵی داوەتێ، ئەو دەوڵەمەندە بەڕاستی لە ماڵەکەی بەشەکەی دەبەخشێ، نافەرمێ هەمووی دەبەخشن، مما بەشێک لە ماڵەکەیان دەبەخشن، زەکات دەدەن، سەرەڕای زەکات خێر و خێراتی تر دەکەن، عیلمی پێیە کەسێکی تر لە عیلمەکەی دەبەخشێ، کەسێکی تر پێگەی کۆمەڵایەتی هەیە لە پێناوی خوادا بەکاری دێنێ، یعنی لەوەی کە خوای پەروەردگار پێیداون یونفقون بە بەردەوامی دەبەخشن. ئەوە نییە لە ڕەمەزانە دڵی گەرم ببێ 4 ڕۆژ بەخشندە بێ، دوایی حتا ساڵی داهاتوو 250 دیناریەک لە دەستی نەوەرێ، قسەیەکی خێر بە دەمیان نایەتەوە، نە، لێیان بۆتە خوو ڕەوشت لە ناخیاندا بەردەوام بەخشندن. چوارەم والذین یؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك، ئەو کەسانەی کەوا بڕوایان بەم قورئانە هەیە کە بۆ پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم هاتووە، بڕوایان بەسەرجەم پێغەمبەرانی خوا هەیە، بڕوایان بەسەرجەم کتێبە ئاسمانیەکان هەیە، هەتا ئەو کاتێک کە دەستکاری مرۆڤیان تێدا نەکراوە، خوا چۆنی نادون هەموو کتێبە ئاسمانیەکان ئیمانمان پێیەتی، واتە دڵ و دەرونێکی خاوێنیان هەیە. ئێمەی ئەهلی ئیسلام هەموو پێغەمبەرانی خوامان خۆش دەوێت، بڕوامان بە هەموو کتێبێکی ئاسمانی هەیە کە لە قۆناغی دیاریکراوی خۆیدا بۆ زەمەنی خۆی فدیادڕەسی ئەو ئومەتە بوو، وەکو چۆن بڕوامان بە قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەیە. هەروەها وبالآخرة هم يوقنون، خاڵی پێنجەم یەقینی تەواویان بە قیامەت هەیە، هەمیشە دەڵێ وا چاویان لە قیامەتە،
یعنی هیچ گومانێکیان نییە بەرامبەر بە هاتنی قیامەت کە کار دەکەن ڕێک وە دەزانن چاویان لە قیامەتە ئەوە قیامەتە و پاداشتەکەیان وەرگرتووە. عەبدوڵڵای کوڕی موبارەک کە لە ساڵی 1970 کۆچیدا وەفاتی کردووە دەفەرمێت جارێک کابرایەکی موجاهیدی فی سەبیلیلا ئەسپەکەی گیان لەدەست دەدا، مردار دەبێتەوە، زۆر بۆی خەمناک دەبێت. ئەویش دەڵێ تۆ لە پێناوی خوادا جیهادی خۆت کرد، لە دەستدانی ئەسپەکەشت تر ئەوەش قەزا و قەدەری خوای پەروەردگارە، بەڵام من 400 دیرهەمت دەدەمێ، 400 دیرهەمی دەداتێکە بۆ خۆی شتێکی تری پێ بکڕێ. ئەویش دڵێ یا ڕەبی خوا ماڵت ئاواکە، خەڵک ئەسپی مردارەوە بوو گیان لە دەستدا و دراو بکڕێ بە 400 دیرهەم، یا ڕەبی پاداشت لای خوا بێ. کابرای مجاهید شەو لە خەویا دەبینێ ئەسپەکەی زیندوو بۆتەوە، ئەسپەکەی خۆی دەبینێ 7 ئەسپی تری جوانیشی لەگەڵدایە. بەیان دڵێن ئەوە دەڵێ دەچێت بیگرێتەوە، ئەڵێن هی تۆ نەماوە، ئەڵێ ئەی ئەڵێن دوێنێ بە عەبدوڵڵای کوڕی موبارەکت فرۆشت. ئەو ئەسپە و ئەو 7 ئەسپەی کە لەگەڵ یاتی خوا 7شی بە زیادە داوەتەوە، ئەوە بەرهەمی ئەوە بۆ قیامەتی و موڵکی ئەوە. مجاهیدەکە جەنگاوەرەکە ڕێگای ئیسلام بانی دەچێت بە ماڵی عەبدوڵڵای کوڕی موبارەک و پێی دەڵێ قوربان لە معامەلەکەی دوێنێم پەشیمانم، ئەوە تا پارەکەت بدەمەوە و با ئەجر و پاداشتی ئەو ئەسپە گیان لەدەست دراوە بۆ خۆم بێ. ئەفەرمێ بۆ خۆ دوێنێ زۆر شادمان بووی بۆ مامەڵێ، ئەڵێ قوربان خەوێکی ئاوام بینیوە هەموو گیانی هەژاندەم. فەرمووی برا شیرینەکەم بەخوا ناتدەمەوە، بەڵام ئەوەی تۆ بەخەون بینیوتە من بە چاو بینیومە، دوێنێ کە مامەڵەم کرد بەخوا لەبەر چاوم بوو کە خوای یەک بە 7 بەلانی کەمەوە پاداشتم دەداتەوە. ئەوەی تۆ بە خەون بینیوتە و ئێستا بۆی پەشیمانی، من هەر یەقینم هەیە بە چاوی سەر ڕۆژانە دەیبینم و ئاوا مامەڵە لەگەڵ خوادا دەکەم. وبالآخرة هم يوقنون، أو إيماني هبه أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون، أو كسانة لسر هداية، أو كسانة هم المفلحون، أو كسانة سرفرازا. أما كومال خالبو لسورة البقرة آيات 3 تا 5 پروردگار بوي باس كردين كواتا أو كسا سرفرازا صلة بالخالق والإحسان إلى المخلوق، پەیوەندی لەگەڵ خالقی زۆر باشە لە ڕێگای نوێژ و عیبادەتەکانیەوە، لە ڕێگای بیر و باوەڕی دڵی سەلامەتیەوە بەخوا بە قیامەت بە هەموو پێغەمبەران و کتێبە ئاسمانیەکان و فریشتەکان. والإحسان إلى المخلوق ومما رزقناهم ينفقون، لەگەڵ خەڵکیشا پەیوەندیان زۆر بەهێزە بە چاکەکردن، ئەوەندەی بۆیان بکرێت چاکەیان بۆ خەڵکەیە خراپەیان بۆ خەڵک نییە. ئەوانە هم المفلحون، خوا خۆی وعدی داوە ئەوانە سەرفرازن. سەرفرازەکان ئەوانن یەأمرون بالمعروف وينهون عن المنکر وأولئك هم المفلحون. سەرفراز کەسێکە کە خاوەنی هەڵوێستە، یەأمرون بالمعروف، هەر وەختێک چاکەیەکە بێ فەرمانی پێ دەکەن، ڕێنمایی خەڵک دەکەن بۆ چاکە. وينهون عن المنکر، ڕێگری دەکەن لە خراپە، بەو ئەندازەی دەسەڵاتیان هەیە و خراپ بەرەو چاک بەرن و خراپتر نەکەن، بێ هەڵوێز نین، بێدەنگ نین، زمانیان نەبەستووە، دەستیان بە کوڵاوە شڕەی خۆیان نەگرتووە، ئاگرە سوورە لە خۆم دوورە دروشمیان نییە. واتە کەسانی سەرفراز کەسانێکی بە هەڵوێستن لە ناو کۆمەڵگادا، کەسانێکی بەرژەوەندی خواز و مەسلحەتچی نین، لە کوێوە بای هاال لەوێ شەنی خۆی بکە، بە هەموو کەس بڵێ بەڵێ قوربان و وەفای بۆ کەسیش نەبێ، تەنها بەرژەوەندی خۆی ببینێ. نەخێر، ئەوەی سەرفراز بێ خاوەنی هەڵوێست و مەبدەئە. سەرفرازەکان ئەوانن وآتی ذا القربى حقه والمسكين وابن السبيل ذلك خير للذين يريدون وجه الله وأولئك هم المفلحون. لسورة الروم آياتي 38 خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەی پەروەردگار پێویستی کردووە لە مافێکە لەسەرتە، مافە لەسەرتە، مافی چێ لەسەرە؟ ذا القربى خزمەکانت، کاکە بۆیە خزمتە کە حەقی لەسەرتە، ینی حەقی تۆ لەسەر ئەوە، حەقی ئەویش لەسەر تۆیە. کاتێک کە نەبوو نەدار و لێ قەوماو بوو، ئەی خزمەتی بۆ چییە؟ خوا دەفەرمێ مافی لەسەرتە بە دەنگیەوە بڕۆی. والمسکین، با خزمیشن نەبێ، کاتێککە هەر هەژاری ناو کۆمەڵگاکەتە، هۆ هاوڵاتیتە، خەڵکی شارەکەی خۆتە، خەڵکی وڵات و مەملەکەتی خۆتە، دانیشتووی سنووری جوگرافیایی تۆیە، مادام هاوڵاتی تۆیە حەقی لەسەرتە، پێویستە یارمەتی بدەیت.
وابنی السەبیل ئەو کەسەی ڕێبوارێکی لێ قەوماوە و نەشارەزایەکی گیرفان بەتاڵی گومناوە. مادام مرۆڤە، تەنانەت ئەگەر مسلمانیش نەبێ ڕێکەوتۆتە وڵاتی تۆ، شاری تۆ، گوند و گەڕەکی تۆ، پێویستە هاوکاری بکەیت، مافەکەی بدەیە. ئەو کەسانە کە ئاوا یارمەتی خزم دەدەن، بەدەمی هەژار و فەقیرەوەن، خێرخوازن، یارمەتی ڕێبوارێکی سەرگەردانی گیرفان بەتاڵی نەشارەزا دەدەن، ئەو کەسانە بەڵام یوریدونە وەجه الله، تەنها لە پێناوی خوادا، بەخوا بۆ ڕیاییان نییە، بۆیان نییە خەڵک مەدحیان بکە، بۆ ئەوەیان نییە خزمەکەیان بەیانی شەڕی لەسەر بکە، پشتیوانی لێ بکە، بۆ ئەوەیان نییە فەقیر و هەژارەکە سەرنج ڕاکێشێ بەلای خۆیاندا و دەنجیان پێکۆ بکاتەوە پێی بچێتە سەر کورسیە شەڕەکەی پەرلەمان، هیچ ئیشێکی پێیان نییە، دەڵێ خوایە لەبەر خاتی تۆ، یوریدونە وەجه الله، هەموو ژیانیان تەنها مەبەستیان ڕەزامەندی ئەڵڵایە، و ئولایکە هم المفلیحون، ئەوانە سەرفرازن. ئەتەوێت سەرفرازبی ئەو کۆمەڵە سیفاتە لە خۆت دابێنەجێ، کەواتە سەرفرازەکان ئەوانن کە خێریان بۆ خۆیان و بۆ خۆیان دەوێ، خۆیان بەردەوام هەوڵی بەدەستێنانی خێر دەدەن و خێریان بۆ خەڵکیش پێیە، دڵپاکن، میهرەبانن، بەخوا کە خەڵک شەڕیشی ویان هەیە دڵیان نایە دوعایەکی شەڕیش لە خەڵک بکەن. ئای ئەم میلەتی ئێمە بە بەرەکەتی ئەم قورئانە کە جوعن لە قورئانەکە حاڵی بوو هەر نەیدەخوێن بۆ دەنگ خۆشی، ئەگەر ئاەتێکی دەزانی دەیکرد بە کردار لە خۆیدا بۆ ئەوی سەرفرازی قیامەت بێدایمە چاویان لە قیامەت بوو. مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە زانای پایەبەرزی کورد کە ناسراوە بە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگی 6 لە لاپەڕی 61دا دەفەرمێ شێخ عەلی خالیس کە یەکێک بوو لە شێخانی مرشید، لە شێخانێک کە ڕێنمایی خەڵکیان دەکرد بۆ شەریعەتی ئیسلام، بۆ خواناسی، بۆ دین و ژینێکی چاک و پاک، شێخ عەلی خالیس دەفەرمێ لە خزمەتی بووم، لە خزمەت ئەو شێخە دانیشتە بووم، گەنج بووم، تازە پێدەگەیشتم، تاڵانی مەڕووماڵاتەکەیان کردبوو، مەڕووماڵاتێکی زۆری هەبوو کە لەسەری دەژیا محتاجی دەستی خەڵک نەبوو و فەقیر و هەژار و ئەوانەی مرید و منسوبیشی بوون، لەسەر سفرەی ئەو نانیان دەخوارد و سفرەیەکی ڕەحمەتی ڕاخست بوو بۆ خۆی و خەڵک، هاتبوون مەڕووماڵاتەکەیان تاڵان کردبوو. لە ناو مەجلیسەکەیە لە تەکیەی شێخ عەلی خالیسا باسی ئەم بابەتە کرا، ئەڵێ منیش وتم یا ڕەبی خوا بیانگرێ، دەڵێ سوبحان الله، شێخ نەیگوت ئامین، فەرمووی کاکە محەممەد تو خوا وا مەڵێ، یا ڕەبی خوا عەفویان کە، یا ڕەبی خوایە بۆ من عەزابیان نەدا، یا ڕەبی عەلی کوێر بێ، بەخۆی گوت شێخ عەلی خالیس وتی یا ڕەبی عەلی کوێر بێ ئەگەر ئارەزوو بکەم بۆ من خوا یەک ئەفرادی ئومەتی محەممەد عەزاب بدە. الله لەو دڵ و دەروونە فەرمووی یا ڕەبی کوێر بم ئەگەر حەس بکەم خوا لەسەر من لەبەر خاتری من بۆ تۆڵەی ماڵ و سامانی من یەک ئەفراد، یەک دانە کەس لە ئومەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم بە عەزابی جەهەنەم بسووتێنێ و غەزەبی لێ بگرێ، یا ڕەبی خوا کەس عەزاب نەدا و غەزەب لە کەس نەگرێ، یا ڕەبی خوا عەفویان کە، خوا هیدایەتیان بدە. ئەمە دڵ و دەروونە، بەخواگە خاوەنی ئەم دڵ و دەروونە بووی وەڵڵاهی سەرفرازی، بەڵام بەخوا ئەگەر ئەم دڵ و دەروونە نەبوو هەموو بڕوانەمەی باڵا لە پشتەوە هەڵواسرا بێ، هەموو ماڵ و سەرۆت و سامان بە چەکی بانقی بە ئیمزای تۆ بێ و بڕوا، دڵت خراپ بێ بەرامبەر بە خەڵک پاک و خاوێن نەبێ، سەرکەوتووی لە دنیادا بەڵام سەرفرازنی نە لەم دنیا نە لەو دنیا. جۆری سێمی مرۆڤەکان بەڕێزان ئەلخاسیڕون، ئەوانەی کە زیانمەندن، ئەو کەسانەی کەوا بەردەوام لە زیاندان، جە هەموومان ڕقمان لە وشەی زەرەرە، هەموو مرۆڤێک ڕقی لە وشەی زەرەر و شکستە، بەڵام دڵنیابن هەر کەسی ئەم سیفەتانەی تێدا بێ دڵنیابن شکستی خواردووە، زەرەری گەورەی کردووە. یەکەم موشریکەکان، ئەوانەی کە دەڵێن ئەڵڵا هەیە بەڵام نەعوذ بالله هاوبەشی بۆ بڕیار دەدەن. خۆ کافرەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو جەهل و ئەوان ئەگەر لێت بپرسینە چێ ئەو ئەرز و ئاسمانەی دروست کردووە، دەیانگوت ئەڵڵا. بوتان بدوتە چێ ماڵ و سەرۆت و سامانی پێبەخشیوی، دەیانگوت ئەڵڵا. بدوتە چێ ماڵ و منداڵی پێبەخشیوی، دەیانگوت ئەڵڵا. ئەی باشە بۆ مشریک بوون لەگەڵ خوا هاواری شتتریان دەکرد، دەیانگوت ئێمە پیسین دەنگمان بەو خوا پاک و بێگەردە ناگا، ئەو بتە عیبادەتی بۆ کراوە، خێر و سەدەقەی بۆ کراوە، خێر و خێراتمان پێشکەش کردووە، وەک ئەوەش یاریدەدەری خوایە،
ما نعبدهم إلا ليقربنا إلى الله زلفى أو دنگ من دەگەێنێ بەخوا من دەنگم ناگا بەخوا داوای منداڵی لێ بکەم گە بچمە سەر ئەو قەبرە بڵێم قەبری فڵان کەس هاوارم بۆ هێنای داوام بۆ لە خوا بکە منداڵم بداتێ یان منداڵەکە ڕاستەوخۆ لە قەبرەکە داوا بکە یان کاتێ منداڵەکە لەدایک بوو یەقینی ئاوا بێ کە بەڵێ خواد منداڵەکەی داوە بەڵام ئەگەر نەچوویە سەر قەبری فڵان کەس ئەو شێخە هەوڵی نەدایە منداڵەکە نەدەبوو پەنا بەخوای پەروەردگار شیفای بۆ نایە ئەگەر لە قەبری فڵان کەس نەپاڕێتەوە ئەگە پەڕۆیەک لە دەستێەوە نەپێچێ نعوذ بالله ئەمانە مشرکن أو كسر زررمندا ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين لسورة الزمر آيات 65 جاء فرمي همو بيامي بيغمبران لتو أي بيغمبري خاتم محمد صلى الله عليه وسلم همو بيغمبراني بيشتوش بيامكي إسلام أويا لئن أشركت أجر هر شتيك كي بها بشي خوا هر هاوارك لغيري يا الله بكي هەموو کاروکردەوەکانت پوچەڵ دەبنەوە عیبادەتت کردو نوێژ ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بووی هەمووت بەتاڵ دەبێتەوە وەلەتەکونەنە من الخاسرین لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە لە زیانمەندانە ڕەنجەڕۆیە زیان لێکەوتووە خەسارەتمەندە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە هەر مەلای گەورەی کۆی لە تەفسیرەکەیدا لە بەرگی دەدا لە لاپەڕی 636دا دەفەرمێت شێخ عەلی ئەفەندی یەکێک بوو لە شێخانی ئیرشاد و تەریقەت برینێک لە بنی هەردوو پێی هاتبوو دەڵێ من کاتێک کە سەردانم کرد بەرەو چاکبوونەوە دەچوو 18 مانگ بوو بەو برینەوە دەتلایەوە ئەڵێ وتی مامۆستا مەلا محەممەد دەور و بەرەکەم دەروێش و موریدەکان هەندێک لە شێخەکان پێم دەڵێن چونکە تۆ ئیستیغاثە لەبەر غەوز ناکەی ناڵێ یا شێخ عەبدولقادری گەیلانی بە هاوارمەوە بێ و ڕزگارم کەی لەم برینە مادام هاواری شێخی گەیلانی ناکەی ڕەحمەتی خوا لە شێخ عەبدولقادری گەیلانی زانەی پایە بەرز و ئەولیای خوا بێ وتیان بۆیە چاک نابێەوە 18 مانگە بەم ئازاری بنی پێیەکانم بەم برینەوە دەتلێمەوە بەڵام لاچین خوایەک بەڵام جەنابی مامۆستا من شێخم ڕێنمایی خەڵک دەکەم بۆ دین و ژینێکی پاک بۆ عەقیدە باشە خوایە کە القەدیرە ئین الله على كل شيء قدير خوایە کە القەدیرە خوایەک السەمیعە خوایەک البەسیرە باشە خوایە کە ئاوا دەنگم دەبیستێت چاوی لێمە توانای هەیە لە کولفەیە کودێکە یەکسەر شیفان بۆ بنێرێ ئازارم لە سەلابە بۆ هەر هاوار نەکەم یا الله بۆ هەر نەڵێم یا الله واللهی مامۆستا ئەگەر 18 ساڵی تر بەو دەردەوە بتلێمەوە و بناڵم غەیری یا الله هاوار بۆ هیچ کەسێکی تر ناکەم ئەوە ڕزگار بووە بەڵام بەخوا کاکەجان تۆ پەنا بۆ ساحیر دەبەی بۆ جندۆکە دەرکەر دەبەی بۆ نوشتەی ناشەرعی دەبەی بۆ قەبر و قوبور دەبەی ئەوەندەی بڕواد وایە کە ئەڵڵا ڕزق و ڕۆزی هەمووان دەدا وازانی ئەو ڕسمەی ماڵەکە لابەی لەگەڵ فڵان کەس نەبی لەگەڵ ئەو ئاڵایە نەبی نان و ڕزق و ڕۆزی نابێ ئێ بەخوا برا مشریک دەبی ئەو کاتە زیانمەندی هەموو کردەوەی دنیا نوێژ و عیبادەتت بەتاڵە حەج و عومرەت بەتاڵە دوعاد وەرناگیرێ و لە قیامەتە ڕەنجەڕۆی چونکە جێگات جەهەنەمە دووەم ئەو کەسەی خوا پلەی داوەتێ پارەی داوەتێ ئەولادی زۆری داوەتێ هێز و دەسەڵاتی داوەتێ دەیتوانی بەمانە وەڵڵەهی بەهەشتی خوا بەدەست بێنێ ئەوەندە چاکە بکە کەچی بەهی خوای نەزانی تایم بەخۆی هەڵدەشێشات تەکەبوری پێوە لێ دەدا دەیگوم من وام کرد و من وابووم و ئەوە من نەبم خەڵک دەفەوتێ و هەمووی هی منە و دەسەڵاتی خۆمە و خۆم زیرەکم و ئینەما ئوتیتوه على علم عندي وەکو قارون دەیگو خۆم پارە دروست دەکا با بە خەڵک نازانە کەسابەت بکە وەکو فرعون دەیگو ئەنا ڕەبوکم الأعلا ئەوەی قسەی لە قسەمدا بکە زەرەری کردووە تێنەگەیوە خوا هەر بۆ خۆمم هەموو شتێک بۆ خۆمم ئەم کەسانە لە دنیادا زەرەدمەندن وەڵڵی خۆشی لە خۆیان نابینن ژیانێکی سەرخۆش بەسەر نابن سەرفراز نابن و لە قیامەتا بۆیان دەردەکەوێ ئای چ زیانمەندێک بوون ئەم هەموو پارە لە بەردەستا بەخوا بەهەشتت پێ دەکڕی ئەو پلە و دەسەڵاتە دەتوانی عەدالەت بچەسبێنی وەڵڵی خەڵک لەژێر سایە و سێبەر تا بحاسێتەوە کەچی تۆ ستەمت کرد نەتگوت الحەمدولله یا ڕەبی خۆیان شکرانە بژێری تۆم خوا سوپاس بۆ تۆ هەمووت بەیەی خوا نەزانی بەیەی خۆ دەزانی خوا لە قورئانە دەفەرمێ كالذين من قبلكم كانوا أشد منكم قوة وأكثر أموالا وأولادا
فاستمتعوا بخلاقهم فاستمتعتم بخلاقكم كما استمتع الذين من قبلكم بخلاقهم وخذتم كالذي خاضوا أولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك هم الخاسرون. ئەوانە ڕەنجەڕۆ بوون، دەرسیان لە ڕابردووان وەرنەگرت، کەواتە خەسارەتمەند دەوڵەمەندێکە کە دەوڵەمەندەکان دەبینێ لەگەڵ یا دەچێتە سەر قەبران ئەلێ چیان خستە قەبرەکەیەوە، ئەلێ چی لەگەڵ خۆی برجگە لەو چاکانی کە لە دنیادا تۆوێکی چاکەی چاندۆ و ئێستاوە بەرهەمەکەی هاتۆتە پێشەوە. هەموو کات دەیگوت ئەلحەمدولله خوای ئەم سەرۆت و سامانە ئەمانەتێکە، یا ڕەبی خوای خەجاڵت نەبم و بتوانم ئەم ئەمانەتە لە شوێنی خۆیدا بەکاربێنم. ئەو کەسانە زیانمەندن کە پلە و دەسەڵاتیان هەبوو، سەرۆکایەتی وڵات و حیزبیان هەبوو، دەسەڵاتێکی بێشماریان لەبەردەستا بوو، دەرسیان لە دیکتاتۆرەکەی پێشخۆیان وەرنەگرت کە چۆن تڕۆکرا، کە چۆن تێی هەڵدرا، چۆن منداڵ بە چەپڵە دەریان پەڕاند، چۆن جەیش و جاشەکەی خۆی پشتیان تێکرد. نەیگوت باشە ڕۆژێک چارەنووسی منی بەدبەختیش ئاوا دەبێت با دەرز وەرگرم با من ئاوا نەبم. بۆیە هەر کەسێک خوای گەورە پارەیدایە، پلەیدایە، دەسەڵاتیدایە، خزم و عەشرەتیدایە، کوڕی زۆری بە پشتەوە بوو، چەکداری هەبوو، لە چاکەدا بەکاری نەهێنا، بەهی خوای ڕەب العالەمینی نەزانی، قەت خۆزگەی پێمەخوازە، دڵنیا بە ئەوە خەسارەتمەندە. خوا خۆی فەرموویەتی وەئولایکە هم الخاسرون، ئەوانە بەڕاستی خەسارەتمەندن، هیچ گومانن نەبێ. سێیەم و خاڵی کۆتایی ئەوانەی کە زیانمەندن، ئەوانەی کە ڕەنجەڕۆن، ئەوانەی کە تێدا چوون لە دنیاش و لە قیامەتیشا، ئەو کەسانن مرۆڤ کوژن. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 30 دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين. کوڕەنەکبەتەکەی ئادەم هابیل کەسێکی ساڵح و خواناس، قابیل کەسێکی شەڕانی، دوو بران لە دایک و باوکێکن. ئەم مرۆڤایەتی ئاوا هاتووە بەبێ هیچ هۆکارێک، تەنها بە حەز و ئارەزووی نەفس، تەنها حەقد و قین، تەنها حەسوودی، تەنها چاو هەڵنەهاتن بە کەسی بەرامبەر، خۆکوشتن هەمووی لەسەر ئەوەیە. نابێت تۆ هەبی، دەبێت بەس من هەبم. جاوە وڵاتی وایەوە، وڵاتێک دەچەوسێنێتەوە ئەڵەیە دەبێت بتسڕمەوە لەسەر خەریتە. گەل و نەتەوەیەک دەیەوێت گەل و نەتەوەیە کە خوا دروستی کردووە بیتوێنێتەوە، ناسنامەی لێ بستێنێتەوە. ژن و منداڵی وەکو ئەنفاری کوردی ئەمە بۆی ئەم میلەتە هەر ڕەگوڵ ڕیشاڵی دەربێ، بە ژن و منداڵەوە زیندە بە چاڵیکەی، بە شۆفەڵ گڵی بە زیندوی بەسەراکەی، گەنج و لاوی ڕەمی بکەی، ژن و پیرە مێردی پیری زەلیل بکەی بۆ ئەوەی ناسنامەی نەتەوەی بسڕیەوە. ئەمە هەموو نەفسەوات پێ دەڵێ ئەینە بەخوا و ئەم نەفەرت کوشت، ئەوەی تر ئەم نەتەوەی کۆتایی پێنایە، تۆ خەسارەتمەند دەبی. یەکەم مرۆڤی سەرزەوی براکە پیسەکە براپاکەکەی خۆی کوشت. فطوعت له نفسه، سەرنجی قورئان بدەن، نەفسی یاخی و دوور لە خوای هانی دەدا، ڕۆژانە بیری دەکردەوە، هانی دەداری بیکوژە چییە؟ ئەو حەیف نییە ببێ جێگە بە تۆ لەق بکە، حەیف نییە خەڵکی دەوروبەر چاویان لەسەر ئەو بێ لەسەر تۆ نەبێ. ئەم هەموو زەوی ئێو سێ چوار نەفەرە بوو، حەیف نییە هەموو سەرزەوی بۆ تۆ نەبێ و ئەم برای لەگەڵ تا هاوبەش بێ، لە ناوی بەرە. فطوعت له نفسه، بکوش ئاوایە بەردەوام نەفسی هانی دەدا، ئاسانی دەکا لە بەرچاوی. فقتله، ئاخری براکەی خۆی کوشت. فأصبح من الخاسرين، هەر ئەو چرکەیە گەڕا لە ڕەنجەڕۆیان و خەسارەتمەندان. ئەو کاتە بە ئەژنۆی خۆی کێشاوەتی ئای چیم بەخۆم کرد. بەخوا هەر کاتێک کە نەفست هانی دای وتی بڕۆ بە فڵان کەس پوژا بیر لەم ئاەتە قورئانیە بکەوە. سوورەتی ئەلمائیدە ئاەتی 30 فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين. کابرا لەسەر دەمەباڵەیەکی بچووک دەستی دەباتە سەر دەماچەکەی ئەمایەتە بیر خۆت بێنێتەوە، ئەڵێ بیکوژە، فڵان کەس دەستی شکاندەوە سەرت، فڵان کەس هۆڕنی بۆ لێدای، فڵان کەس بستێ زەویدا گیر کردووی، فڵان کەس هاتە سەر مڵکەکەت، هەر پەنا بۆ دادگا مە بە عەیبە، پەنا بۆ پیاوانی ڕیشسپی و ئەهلی سوڵح و سەڵاحەت مە بە عەیبە. تۆ پیاوی، تۆ سیلاحت هەیە، ئەو دەماچەکەی قەدت بۆ چییە؟ ئەی کڵاشکۆفەکە لە تەنیشتەوە لەم سارەیە بۆچی دانناوە؟ هەن نەفست هانت دەدا، بیکوژە خێرا بیکوژە. فقتله، وریا نەبی بە قسەی دەکەی، بەڵام هەر ئەو چرکەیە قورئان دەفەرمێ فأصبح من الخاسرين، لە ڕەنجەڕۆیان و خەسارەتمەندان بوو. یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆی لێت دەپاڕێنەوە،
لێش زیاتر لە قورئانەکەت بەهرەمەندمانکەی شارەزەمانکەی لە کەلامەکەی خۆت یا ڕەبی خوایە کەسێک بین هەم سەرکەوتوو بین هەم سەرفراز بین لەگەڵیدا. خوا لەو کەسانە نەبین کە تەنها سەرکەوتوین بەڵام سەرفرازی دنیا و قیامەت نین. یا ڕەبی خوایە هەم سەرکەوتومانکەی هەم سەرفرازمانکەی. بەڵام یا ئەڵڵا بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لە هەموو ئەو شتانی کە دەبنە مای خەسارەتمەندی و زیانمەندی دنیا و قیامەت یا ئەڵڵا خۆت بمان پارێزی. آمين والحمد لله رب العالمين.